لتبلون في أموالكم وأنفسكم خواهي گەورە دەفەرمێت تاقی دەکرێنەوە ئێوە لە چی؟ في أموالكم وأنفسكم خواهي گەورە تاقیمان دەکاتەوە لە ماڵمان ماڵ و سامان چیت هەیە تووشی زەرەر دەبی تووشی ماڵسووتان دەبی تووشی سیارە وەرگەڕان دەبی تووشی ئەنواع و ئەشکاڵ لە دەستچوونی ماڵ دەبی ئەمە کە بە موسیبەتێک ماڵەکەت بچێت جۆری دووەمی تاقیکردنەوە لە ماڵدا خوا تاقیمان دەکاتەوە بەوەی کە چی بەوەی کە ئەو شوێنانەی کە خوای گەورە فەرموویەتی ماڵەکەت لەوێ سەرفکە زەکاتی لێ بدە و نەفەقەی خێزان و مناڵی لێ بکە سیلەی ڕەحمی تێدا بەجێ بگەیەنە لە پێناوی خوا ماڵ ببەخشە خوای گەورە بەوەش ماڵەکەت تاقی دەکات کەواتە دوو جۆر تاقیکردنەوە ڕوو لە ماڵت دەکات تاقیکردنەوەیەکیان اختیاریە تاقیکردنەوەیەکیان اضطراری و ئیجباریە اختیاریەکە چییە؟ خوای گەورە دەفەرمێ ماڵەکەت لەو ڕێگە شەرعیانەدا سەرفکە لەو ڕێگە حرامانەدا سەرفی مەکە ئایا بە قسەی خوای گەورە دەکەیت یان ئەوە تاقی دەکاتەوە لە ماڵەکەت ئەی ڕێگەی دووەمی تاقیکردنەوە ماڵ کامەیە کامە بوو مەسائیبەکەیە خوای گەورە موسیبەتێک بەسەر ماڵەکەت ئەوەشیان تاقیکردنەوە ئەوە لە ماڵمان دووەم لتبلون في أموالكم وأنفسكم ولا خودی خۆشتاندا خوا تاقیتان دەکات دیسان بە هەردوو جۆر تاقیکردنەوە کامە اختیاری و ئیجباری و اضطراری اختیاریەکە کامەیە خوای گەورە تاقیت دەکاتەوە بەوەی کە نوێژی لەسەر فەرز کردووی بیکە نەفسی خۆت دەی ماندووی کە نوێژکە بەیانی هەڵسە نوێژەکەت بکە و هەروەها ڕۆژوو بگرە مانجی ڕەمەزان هات فەرزە لەسەر ڕۆژوو بگریت و هەروەها ئەو لاشێت لە حەڵالدا سەرفکەی لە حەرامدا سەرفی نەکەی إلى آخره ئایا کە خوای گەورە لە نەفسی خۆت وا تاقیت دەکاتەوە دەردەچی لەو تاقیکردنەوەیە لاشەت لە حەڵالدا بەکاردێنی و لە حەرام بە دووری دەگری و هەروەها لە ماڵەکەشت و لە نەفسی خۆشت خوای گەورە مەسائیبت بەسەردا دێنێت تووشی نەخۆشیت دەکات تووشی خەفەتت دەکات تووشی بێتاقەتیت دەکات ئایا سەبر دەگریت یان ڕەخنە دەگریت لە ئەو موسیبەتەی کە خوا بەسەرت دێنێ ئێستا لەلایەن خواوە تاقی دەکرێنەوە ئەی لەلایەن عەبدەکانی خوا لەلایەن خەڵکەوە چۆن ولتسمعن من الذين أوتوا الكتاب من قبلكم ومن الذين أشركوا أذى كثيرا هەر بەوە تەواو نابێ خوای گەورە خۆی تاقیت دەکاتەوە بەڵام و بە دڵنیاییشەوە دەبیستن لە چێ لەوانەی کە پێش ئێوە کتابمان بۆ ناردوون کە جوولەکە و گاورن و هەر کەسێکیش کە وەکو ئەوان بێ ومن الذين أشركوا ودەشبیستن لەوانەی شەریک بۆ خوا دادەنێن لە بتپەرستان شەخصپەرستان گۆڕپەرستان لە کافرەکان بەگشتی لە مولحیدین لە عەلمانی لە هەمویان چی دەبیستن ئەذەن کەثیرا قسەی ناخۆشی زۆر دەبیستن زۆر قسەی ناشیرنتان پێ دەڵێن ولا تسمعن خطابەکە بۆ جەمعی مسلمانانەیە بەس بۆ پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام واوی چییە جەماعە کەواتە نەک تەنها پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام قسەی ناخۆش دەبیستێ لە مشرکین و لە یەهود و لە نەسارا و لە کوفار و ملحدین و بەس ئەو نا لە منافقین و ئێمەی مسلمانیش بە ئەندازەی شوێن کەوتنمان بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام دەبێ قسەی ناخۆش ببیستین ئەذەن کەثیر لەتەسمعن دەبیستن لێیان قسەی زۆر ناخۆشتان پێ دەڵێن بۆیە براکانم پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وەسەلام زۆر لە ئێمەی زیاتر پێکراوە ما يقال لك إلا ما قد قيل للرسل من قبلك وبيغمبري خواج عليه الصلاة والسلام خواج گەورە بۆ دڵی دەداتەوە کە ئەوەی بە تۆ دەوترێ هەمووی بە پێش تۆش بە پێغەمبەرانی تر وتراوە وأشد الناس بلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل لە هەموو کە زیاتر تووشی ناڕەحەتی دەبێت چێ پێغەمبەران دوایی الأمثل چیە زیاتر لە پێغەمبەران بچێ لەسەر ڕێبازیان بڕوە زیاتر تووشی ئەذیە و ناڕەحەتی و دژایەتی دەبێت بەڵام ئەم ئاەتە خوای گەورە دڵمان دەداتەوە بێتاقەت نەبی نیشانەی ئەوە نییە کە تۆ ڕێزت نەبێ لای خوا
نیشانەوەی کە تۆ لەسەر حەقیت. بۆیە ئیمام شافعی ڕەحمەتی خوای گەورەی لێبێ پرسیاری لێ دەکەن باش ئێمە سەرمان لە شێوە نازانین چیە لەسەر حەقە. ئەو هەموو گروپ و ئەو هەموو ئاڕا و ئیجتیهاد و بۆ چوونە دەفەرمێ فانظر إلى سهام أعداء الله أين تتجه فثم الحق. بزانە تیرەکان ڕوو لەکوێ دەکەن، تیری منافقین، تیری ملحدین و علمانیین، تیری گۆڕپەرست و شخص پەرستەکان، تیری مبتەدیعەکان، تیری متشدد و تەکفیریەکان، بزانە ڕوو لەکوێ دەکات، ئەوە بزانە حەق لەکوێ.